سەر بڵند بکە بیرکەوە بیر بۆ یەکێتی میلەتت نیشتمانی وەک بەهەشتی پارە پارە و لەدلەتت وا لە دەستی دوژمنانە تێبکۆشن ڕۆژ و شەو چاو هەڵێنە و بیپسێنە کۆت و زنجیر و بەتت ڕۆژی خەباتت چاوەڕێتە نیشتیمان کەینێ هەڵدەستی و لە بۆی دێی کانی هێرش و هەڵمەتت خوێنی سووری لای ژێرە بۆ شەهادەی مێژونووس بۆت ئەنووسێ و دێتە دەفتەر خوێن و قەدر و قیمەتت خوێنە شاعر نامەکەت با پشتە ناو ئەمن و ئومەم ببتە شاهد بۆ نیشانە پایەداری شەوکەتت علم و خوێنە هێزی گەلت پاشی یاریدەی خوددا بەسێ نووسن و دەستکەوە بێتە جەولان و غیرەتت چەند هەزار ساڵ لەژێر دەست مایەوە و قەت نامەنی کەی قەڵەمتانی بنووسێ سەر بڵندی و عیزەتت هەڵکە ئاڵای زەرد و سووری شێرنیشانی قەومەکەت سامی زۆرە بێتە دەفتەر خوانی ناز و دەم خۆش کاک حەمیدگیان سواس دەست خۆش کاک سەنگار ئازیزانم سڵاو خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شادەبینەوە باسی ئەمڕۆمان باسی شاعر سامی عەوداڵە میوانی ئەمڕۆمان بەڕێز نووسەر و شاعر مودریک ژاڵیە بەخێربەی کاک مودریکیان لەگەڵ کاک سەنگار عەبدولخالق بە ئامێریکەمان بەخێربەی مامۆستاگیان بەڕێزت وەکو نووسەر وەکو شاعر وەکو کەسێکی ڕۆشنبیری شاری کۆیە دیارە بە شعرەکانی سامی عەوداڵ ئاشنان پێمان خۆش ئەگەر بکرێ شاعیرمان پێ ئاشنا بکەن سەرەتا وڵا زۆر خۆشحاڵم لە قەلەندەرخانەکەی ئێوە بە خزمەت و دیداری بینەرانیش شاد دەبم دواتریش ئێوەش بە قەلەندەری خانەی خۆتانەوە هاتوونە قەلەندەرخانەکەی ئێمە شاری قەلەندەرخانەی مێژ و کڵتور و ڕووناکبیری و مۆزیک و ڕەسەنایەتی بەخێر بێن ئێوە بۆ شارە دواتریش من ئەگەر باسی سامی عەوداڵ بکەم لە ڕوانگەی شعرەکانیەوە بەر لەوەی لە ڕوانگەی شعرەکانی بە قسە بکەم پێم وایە لە ڕووی هاوڕێیەتی و سەرەتای دەستپێکردنی خۆم بە گەڕووگاڵی نووسین من برادراتیم لەگە سامی عەوداڵدا پەیدا کرد و هەمیشە لە دوکانەکەی ئەو پاژنەوەڕەکانی ڕۆژانی گەنجایەتیمان لێوێ بەسەر دەبر سامی خوێندەوارێکی وانیە بووە تۆزێکی خوێندۆ قورئانی خوێندۆ گولستانی هەندێک بە نیوەچڵی خوێندۆ لە مزگەوتەکان و ژیانێکی قوربەسەری و هەژاری ڕێگەی لێگرتووە کە نەیتوانی خوێندنەوە بکە ئەجاتمە بەسم دەچێت لەو ژینگەی کە تو خوێندەوارێکەشت ئەوە نییە بەڵام ئینتلاق دەکەوی دەبی بە شاعیرێک کە ناوبانگت هەیە مامۆستاگیان پێم خۆشە شعرێکی شاعیر بەشدار بکەین ئەگەر کاک سەنگار هاوکارم بێ سامی عەوداڵ لە شعری لە ناڵیندا دەفەرموێ شەو خەلاس و چاوەڕێمە ڕۆژی ڕوویار هەڵنەهات نامەی بوون و نەبوونی هەر دەڵێن هات و نەهات بۆ بەداخ و دەردی دڵ وەک هاتە هاتی ڕۆمیان ژینەکەی خونجە دەبەخشی و کۆچی عاشقان هەر نەهات خونجە پشکوتون لە باخان بۆنی بۆ بولبول نەهات شەو بەناڵین و بەیان هات خەوت و چاوی هەڵنەهات وەک من بێهۆش و بیر و ڕەنجەڕۆ و دێوانە بوو چاوەڕێی عەتری هەناسەی زوڵفی خاوی هەر نەهات ئێستا بێلانە و هەژار و دڵشکای ئەو خانەمە لە دەوری لالەیی ڕووی هەر وەکو دێوانەمە ناحەز و بەدکار لە تەختی ناز و ئارامی هەیە من لەلای دوڕ و درێغا وا وەکو بێگانەمە چەندی بەندی زوڵفی خاو دانەخوری دانەمە
پاسەوانی گەنجی حوسنی ئەو هەموو سامانەمە وا لە دەوری گردنیدا ئاڵ و گۆڕی زولفەکان هێشتا بێسامم لە کوشتن عاشقی مەردانەمە. مامۆستا مدریک سامی عەوداڵ بڵێن نازناوی شاعیری چەوساوەکان و هەژارەکانی وەرگرتووە. بێگومان ئەم بە مناڵی ینی هەر لە خێزانێکی هەژارەدایک بووە وەک بازەکرێ تەمەنی 7 ساڵ بووە کە باوکی کۆچی دایی کردووە. ئەمە کاریگەری هەبوو بۆ ئەوەی کە سامی عەوداڵ بە دائیمە هەوڵبا و شیعرەکانی بۆ هەژاران و چەوساوەکان بنووسێت و خۆی لە ڕاستیدا زروفی ذاتی و مۆزوعی لە سامی عەوداڵی هەموارکی یەکانگیر بووە. چی ئەو مۆزوعەتەی کە تو باسی دەکەی لە هەژاری و چەوسانەوە و ئاغا و ئاغاواتی و ئیتر ئەو ستەمانەی کە هەبووە دی لە شەوکوێری شیخایەتی و لە تاریکستانی جەهل و لەو هەموو خوڕافات و شعوەزاتەی کە مەلای گەورەش ئیشارەتی پێدەدا و شەڕی لەگەڵ دەکا و حاجی قادر هەمیش بە گژیدا دەچێتەوە. سامی عەوداڵ بۆ خۆی لەناو ئەو نەهامەتێنەدا سەر لە بەری ژیانی بریتی بووە لەو نەهامەتیانە. یعنی هەم لەلایەک هەژاری چۆکی پێ ئەوە کردووە هەم بێکەسی هەمیش کە لە بۆ خۆی بە دوکان زۆر زار باسی دەکرد مامەکانی کە زۆر خراپ بوون لەگەڵی و بە خۆیانەوە نەگرتۆ ئیتر ناسار بۆ بە ئیشکردن کە خوێندنیشی بۆ نەکراوە ناچار بۆ ئیش بکات لە کۆیە ئیش بکات لە تەقتەقی ئیش بکات لە بیتوێن توتن بکە بچێ بۆ هەولێر لە مەرحەلەیەک لە ژیانیدا هەتا چاچیەتی بکات لە پینە دۆزی و کرێکاری و کەتیرەکردنی ڕەنگە کەتیرەکردنی باشترین ژیانی بوو بێ بۆ دەستکەوت نا بۆی لەگەڵ تەبیعەت زیاتر خەمڵی بێ و هەمیش برادری وردی بۆ کەولەوی گچکەتر بۆ محەممەد تۆفیق وردی بە یەکەوە ئیتر ئەوە جان دوای دیە قۆناغش کە دێ لە ژیانی و نەهامەتی و قوربەسەریەکانی گرت و خانەیە و ئیتر سیاسەتە و ئەوجا لەوێشەوە ئینتلاقە چکە دەکات لەنا ئەو نەهامەتی مەوزوعیانی خۆیەوە تووشی بە تووشی حیزبی شوعی و تحرڕی وەتەنی و ئەحزابی ئەوانەی کردن سەر هەڵدەن و هەر لە سەرتاشەوە دارکەران و ئەوەی بەرشەفیکەکان و سەرەت لە کۆیەکە جمو زۆڵەشیان هەبووە لەگەڵ هەموو ئەوانەدا تێکەڵ دەبێت کە تێکەڵ دەبێت ئەو تێکەڵ بوونە بۆوی مەزیجێک وەکو مزەورەیە کە بۆ خۆی لاوی لە هەندێک شت دەناەوە مزەورەیە یا شعرەکانم مزەورەیە یان ئەوەیە بەڵام مەوزوعەتێکی مزەورەی پراوپڕ لە داخلی لە هەناوێکی برینداری وەکو سامیەوە کە هەموو ئازارەکان لەناو ئەودا متەجسیم بووە یعنی ئەوە نییە بڵێ خۆی بە خەستی کردبێتە شاعری چەوساوە و هەژار و کرێکارەوە خۆی هەموویان بووە جەکەواتە ئەو ئەگەر مەبەستیشینەوە بێ هەر تعبیر لە ذاتی خۆی بکە ئیتر ذاتی خۆی بریتە لە هەموو ئەو شتانە. مامۆستاگیان کێ بوون ئەو شاعرانەی کە هاوچەرخی شاعیر بوون و کاریگەری کێش لەسەر شاعیر بووە؟ خۆی بۆ خۆشی کە باسی دەکات کاریگەری حاجی قادری کۆی ئەوە دیارە بە دەرەجە یەکەم لە ڕووی نەتەوایەتی و ڕاستەخۆی ئەتوانین بڵێن حاجی قادری کۆی سەرەتای دەستپێکردنی شعری نەتەوایەتی کوردیە بە تایبەتی بەم شێوە زمانەی خۆمان بڵین ئەنجا ینی کەواتە شعری نەتەوەی لە کۆیەوە سەری هەڵداوە لە حاجی قادری کۆیە زۆر ڕاست من وا هەستەکەم کە کاریگەری حاجی قادر نەک لەسەر بەڵکو لەسەر زۆربەی شاعران ئاجا ئەمە کۆی لەبەروی قەلەندەرخانەکەی کۆیە و قەلەندەرخانەکەش هەر وابەستە بووین بە کۆیە یعنی گەر ئینتلاق بکەین کۆیە ڕنگدانەوەی بۆ شارەکانی تر ئەوجا ئەوە دوو شتەیە کە کۆیە ینی پشتی پێشکاوە یەکیان ئەوە بووە کە کۆیە وەختێک کە شارە لە شار دەخرێ ینی ئینگلیز لە شاری دەخا کە ئینگلیز دێ حادیسەکە ڕوو دەدا وڕقی لە کۆیە دەبێتەوە چی کۆیە ئەو ساکە ئینگلیز دێ و ئەوە پێشی ئەو کاتیش کۆیە مەسعود محەممەد باسی دێ دەکات مامۆستا مەسعود محەممەد کە ژمارەی دانیشتوانی 10,000 کەس بووە هەولێر ئەگەر بە بەراورد وەرگری ئەو 6,000 کەس بووە دوای ئێرە مڕەشا بووە کە ببی بە محافەزە و پارێزگا و ئینگلیز بەڵام ئینگلیز ئێرە فەرامۆش دەکا و پشتگوێ دەخا هەولێر بایەخ پێ دەدا یعنی ڕقێکی خۆی کۆیە هەموو شتێکی هەبووە بەس بیری لە چاپ و چاپەمەنی نەکردوەوە
ئەوە زۆر مەسالە چلەکانەوە لە بەڵام لە کۆیە دەوڵەمەندەکانی کۆیە بەداخەوە هەموو شتێکیان کردووە دەوڵەمەندی گەورەشمانە بووە بەس قەت بیر لە چاپ و چاپخانە نەکراوەتەوە مەسا شاعیرەکانی ئەوانی کە دێن لە بەکو ئەونی یان وەکو سامی کە هەندە قەدیم نینە خۆ وەنیە 1910 بووە 1970 دوون وفاتی کردووە یعنی ئەوە سەردەمێکی کۆن نییە ئەو کۆنەبێ کەچی سیر دەکەی مەسا ئەونی بەو ئاخیرانە شعری چاپ دەکرێت سامی عەوداڵ بەو ئاخیرانە شعری چاپ دەکرێت ئەختەر زان بۆ هەر بۆ نکتەش ئەختەر کە ناوی داس فیستیڤالێکمان بۆ دەکرد هاتم لە سلێمانی لە برادرانی نووسەر و ئەوە ئەختەر نێرە یان مێ کوڕبەی چاپ ئەختەر ئیوەی نییە کە مەسەلەن نەناسرێت کەچی کۆیە بەهۆی ئەوەی کە چاپ و چاپمەنی وش دیوانەکانیان لە کاتی خۆی ڕەئی وا هەیە کە حازی قادریش کاریگەریی وای نییە بەسەر دەرەوەی کۆیە بەڵام وەکو جەنابەت بشارەت پێدا نەخێر هەیەی ولا مەهاباد و لەوەش هەی بووە ولا سلێمانی و لە شارەکانی تری کوردستانیش کاریگەری حازی بەسەر شعری زۆر شاعیریانەوە چکە وەکو جەناب شار پێ دووبارەی نەکەمەوە بەڵام سامی عەوداڵیش کوڕی ئەو ژینگەیە کوڕی ئەو ژینگەیە کەواتە بە ئەزانین بۆ سەرەوەم گوت چونکە خوێندەوارەکەشی وا نەبووە ئەدێکە خوێندەواریەکەی شت بە چونکە تۆ کوڕی مەسەلا بڵم تۆ کە کوڕی کابرایەکی بی لە بلەن کۆن لە گوندێکی لاچەپی دوورە مەکتەبی دوورە عیلم و مەعریفە خوێندەواریش نەبی چ لێ پەیدا دەبێ بەڵام ئەگە خوێندەواربی ئەمەلەکەیە کەچی سامی شتێکی زۆر لە خوێندنەکەی خۆی و لە توانە سەقاپیەکەی خۆی بەگوێ وەرگرتووە هەم لە ڕێگای ڕێکخرا و حیزبایەتی هەم لە ڕێگای گرتوخانەکان هەم لە ڕێگای ئەو معانات و کوێرەوارێنی کە دیوێتی هەم لە ئاگردانە پڕپشکۆیەکەی حاجی هەر ئەمەش مامۆستا کاریگەری ئەوەی هەبووە کە سامی بە خوێنەواریەکی کەم بە هەژاری پێگەیەکی گەورەی لە ناو شاری کۆیا بۆ ئەگەر کاک حەمید شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە وڵا ئەم شعرم بەلاوە جوانە کاک سەنگار هاوکارم سامی عەوداڵ لە شیعری پرسیار دەبا ئەڵێ ئەی با ئۆغر بێ ڕوو لە کێ دەکەی لە کام جۆبار و باغی کێ دەکەی باوەشێنی ڕووی باڵای کێ دەکەی دەچێ لای خونچەی دەمتەنگی پڕ ئاو یان لە شاخان و لە بێستون دەکەی بیبێ بۆ یاری زوڵف تێک ئاڵاو یان لە گیانی مەم لە گەردوون دەکەی کە شیرینی لێبوو بەژار و مەرگ یان فەرهادی بێ سەر و شوێن دەکەی نەخۆشی لەت بوونە تەخت و بەرگ یان لە یاری من بۆ نامەبردن حاڵی چۆنە بۆ بیر و داڵ بردن سامێکی ناکە داخوا لە مردن کە بەندی سوخمەی لە من کاتەوە بۆ خاکی بەرپێی دڵم داتەوە دەم خۆش کاک حەمیدگیان دەست خۆش کاک سەنگار مامۆستاگیان دیارە دکتۆر کەمال معروف ئەرکی کۆکردنەوەی شعرەکانی شاعری خستۆتە ئەست و دوجاری چاپی کردووە لەسەر تیشکێەوە و قسانی کە پێشتریش باست کرد کە لە کۆیە گرفتی ئەوە هەبووە کە چاپەمەنی نەبووە دیارە لەوێ ئەو ئاماژێ بەوە ئەدا کە توانیوێتی لە ڕێی مەلازاهیری کوڕیەوە هەنێ لە دەستنووسەکانی وەربگرێ گرفتی ئەوەی هەبووە کە زۆر جار لەگەڵ ئەو دەستنووسانەی کە لای خۆی هەبووە یعنی یەکیان نەگرتوێتەوە زۆر وشە هەبووە کە جیاواز بووە بەڕای بەڕێزت هۆکاری ئەمە چییە کە ئەم دەستنووسانە ناپارێزرا یاخود زۆر جار سێرەکەی کە جیاوازی هەیە لە نێوانیانە سندوقێکی هەبوو هەموو جارێ هەڵی دەدایەوە سندوقەکە پڕ لە زانم پێم لەو دەفتەری قەرزداران ئەو دەفتەر درێژەکانی ئەوەندەی بڵێنەوە دەفتەرە سەدپەڕی و 200 پەڕی و نازانم ئەوانە زۆری هەبوون هەندێکی ئێشیان ناوی حدایق الئەفکار بوو ئیتر ئێشیانی ژیانی خۆی بوو
و ئەوانەی لێ ئێمەش لەوێن دەرێ بووین مەسەلا من خۆم دەفتەرێکم بۆ نووسی بوو هەر بەدەستخەتی خۆم ئەو کەچە شێرانەی با بڵێن کە دەڵم کەچە لە کەچە وەڕقان دەینووسی لە پنا لە دەفتەرێکی خەتەکەشی زۆر خراپ بوو داهات دەیگوڕۆ ئەوم نووسیوە هابووم خەسەر دەفتەرێکی ئیتر مەدەخست ئەمن بوو قوبات بەهرەوەر بووە کە بۆی نووسیوەتەوە ئازاد بەختەوەری برای قوباتیشتی بۆ نووسیوەتەوە بڵین هەماکانم هەموو لە یاد نییە زۆر کەس شتمان بۆ نووسیوەتەوە بەڵام هەموو ئەوانەی کە ماوە پاژماوەکەی کە لە هەولێرە گەڕاوەتەوە لە هەفتا و دوو هاتوۆتە کۆیە لەوێ شتی ون کردووە کە هاتووە لەوێ ئەجا شتێک هەیە دەشێ مەسام زۆر دقیق بووم لەوەی بۆ خۆم کە شتێک پێم نەخوێنراوەتەوە پێم گوتوتەوە یان مامۆستا بۆم بخوێنەوە بەڵام دەشێ بە منیشەوە بە هەموو ئەوانەی کە بۆمان نووسیوەتەوە غەڵەت تکرابێ هەڵە زۆر کرابێت چکە خەتەکە هەو نەبوو ئەوە زانی بێژیان زانی بێژی دیکەش ئەو بەشەی کە مای بوو لەو دەفتەرە زلەی کە تێدا بوو زۆربەی شعرە جوانەکانیش بەڕێی من لەوێدا بوون ئەوە لە هەولێرەوە لەگە خۆی هێنای بوو ئەو کاتی کە هات بۆ کۆم هەستم دەکرد کە قسەی دەکرد لە کاتی قسان زۆشتی لەبیر دەچەوە ئەوجا لە دوایدا ئەزمونم هەیە لەگەڵی شعرە ڕۆژانەشی دانابوو سەبەتمان ینی بۆ یاری و خۆشی دەما مامۆستا بیستمانە ڕۆژانە هەیە لە ماڵی باوکت دەداتێ ڕۆژانەی مەسرف و ئەوە بەڵام ڕۆژانە شعر چۆن دەبێت جا دەمان کردە نوکتە شەندەگزار دەماگو مامۆستا تورەکە قافیەکەت بۆ بێنین دەویت پێ دەکەنی زار زۆر تووڕە نەدەبوو مامۆستا سامی ڕۆژانە شعر تەمان بەسەر خۆیدا کە فەرز کرد بوو شعری چاک و خراپی دەگوت یعنی شعری دەگوت بەڕاستی ئەوە ئی بڵاوکردنەوەی نەبوو ئەوجا دکتۆر کەمال کاتی خۆی کە ئەو کۆمەڵە شعری چاپ کردووە ئەم بە خۆم دەزانم ڕۆلی ئیشێکی لەگەڵ جواد حەمەد ئەوجا لێرە مەبەست ئەوەی باس بکەم دکتۆر کەمال دیارە دەبێت دەستخۆشی لێ بکەم بەڕاستی چکە ئەو دەست پێشخەر بۆ کۆمەڵک شعرێکی زۆریش و لە چاپی کردووە بەڵام ئەگەر گلەیم لێ هەبێ شعرێکی زۆر ماوە پاساو ئەوە نییە بڵێ ئەوانە بە کەڵک نهاتوە چکەوەرە ئەوەی مامۆستا جەوادی شایە دەبووی کە زۆر شعری تێدایە شایستەی بڵاوکردنەوەی دواتری شتێکی دیکە هەیە ئەمانەتی یعنی چل لە قیزەچێ مەسەلا من ئەگەر چاپی بکەم ئەگەر کۆمەڵە شعرێکی کتێبێکی کەش بێ با کەڵکی نەبێ بەڵام خۆ ینی ئەگەر هەر بەرهەمی ئەوە یعنی ئەو بە کەڵک نەبوونەکەی با حیسێک دێ بۆ لێک دەکاتەوە بۆچی ئەمانە کەڵچیانی هۆکارەکانی چییە ئای تەمەنی بێ زاکیرەیە ئی پیریە یاخود ئەو سەردەمانەیە کە حکم بە زۆرم لێ شعری نووسیوە ئەوە مەبەستم ئەجا هەردووچیان خزمەتی باشیان کردووە مامۆستا جەواد ئیشێکی زۆر باش کردووە تەرتیبەی کردووە بەڵام پێم وایە ئەگەر کەسانی تر هەبن تەرتیبەی مامۆستا جەوادیش ماوە چونکە سامی من برادرم هەیە کە زوو یعنی لە مێژە بڵم لە سەرەتای 2000 ئەوانە پێی گوتوم ئەم چەند کۆمەڵە شعرم لەلایە و نەمداوەتە کەس پاراستومە چکە بۆ خۆی هەم پێی نەدا پارازرا هەمیش کوڕەکەی ڕاستە یارمەتی دەدا و ئاسنگەر بوو ئەوە بوو ئیمکانیەتی باش و بەڵام نەی دەتوانی ئەوانە بەڵام ئەوانەی کەماوەتەوە دوای ئەوەی کە لە دوکانەکەی پیر و خەرەوە بووە کە کۆچی دوایی کرد وفات دەکا ئەوانە بماوەتەوە لەکن کچەکەی بەدرێخانی بووە جا لە بەدرێخانێک کەمال دکتۆر کەمال چەندی ئیسیفادە لێ کردووە ئەوەی نازانم بەڵام بە تەئکید سامی هەندێک شتی هەیە ئەساوەی مامۆستا جەوادیش ئەمنەوەی دکتۆر کەمالیم هەر نەدیوە بەڵام ئەوەی مامۆستا جەوادیش هەڵەی زۆری تێدایە یعنی هەندێک هەڵەی تێدایە هەر هەڵەی چاب نییە مەسا شعرێکیانی خۆمە کە پێکەوە لەگە سامی ئەوداڵی نووسیمانە دەقەکەی خێر لەکنە خۆمە ئەم دەزانم چم گوتووە کەسی لەوێش دەستکاری ینی گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەوە هەیە لە سامی ئەوداڵیە مامۆستاگیان پێگەی شاعر لە کۆیە بۆ ڕۆشن بەیرانی کۆیە و نووسەرانی کۆیە یاخود با بڵێم ئەگەر ئەمڕۆ ڕاپرسیەک بکرێت و پرسیاری ئەوە بکرێت کە ئایا سامی ئەوداڵ ئەناسن یاخود سامی ئەوداڵ کێیە لەو باوەڕایە کە خەڵک بیناسێت خەڵک ئەوەی کە کۆیەکان بێ زۆر باشی دەناسن لە لای خەڵکە کۆیەکان ئەوانەی کە کۆی ئەسڵن و ینی تەمەنێکیان هەیە نەک ئەوانەی کە ئێستا و جیلی نوێ لەناو ئەواندا سامی ئەوداڵ بۆوان وەکو حاجی قادر وایە ینی حاجی قادری دووەمە بەڵام کۆیە وەکو خۆت دەزانی ئەو زروفە سیاسی و ئەوەی بەسەر هاتانەی کە بەسەر کورددا هاتووە کۆیە هەمیشە بێشکە بووە مناڵەکەی بەخێو کردو لی ڕوویوە ینی بەردەوام هەولێر ئێساگەر ئەحسایی بکەیت چەندی کۆیە مەسا سلەیمانی کۆیەکی زۆری تێدا کەرکووک بەغدا شوێ کەواتە کۆیە ژیانی تێدا نەبووە ژیان تێدا وشک بۆتەوە سەرچاوی ژیان مەسا سەردەمی باسیش کە خەڵک بێلەوەی کە زوڵ مستەمی بە ئەزوای لێ کە خەڵک دەرپەڕێ بەڵام بێئیشیش لە کۆیە
ئەو مووقعات جوغرافی کە گۆڕانی مەسەرە نە شاری بازرگانیمە نە شاری وردە پیشەسازیمە نە بۆ خۆشی کشت و کاڵیە کاتە شارێکە شارێکی تعلیمیە فێرکاریە ئەو شارە ئێوخم خەڵکە کو دادەمەزرێ لەو شارێدا کو جێ دەبێتەوە ئەوە جانیبێکی کەس بڕیاری ئەوەی دراکە کۆیە تێک بدەن دوای بە هزار ڕجا تکا لە سەدام حوسێنی و خەڵکی ئەو شارەی چوون ڕجایان کرد کە بێ بە ناحیە کرا بە ناحیەش ئیتر ئەو خەڵکی ئیمکانیەتی هەبوو دەوڵەمەند بوو شتێکی هەبوو ڕووی لە هەولێر و لە شارەکان کرد خەڵکی وەکو مەی بێ ئیمکانیەتیش ماینەوە لە شارەکەیدا نهنی ئەوەی کە مایەوە لە فەقیری و بێدەسەڵاتی بوو مایەوە لە شار مامۆستاجان دوا پرسیار ئەمانوێ ئەوە بڵێن سامی عەوداڵ لە سەرەتاوە باسی ژیانیمان کرد چۆن بووە بەڵام ئایا ساڵی چەندە دایک بوو ساڵی چەندیش کۆچی دوایی کردووە تەمەن لە 1910 لە کوێ لەدایک بووە لە گەڕێکی بایزاغە لەدایک بووە لە ساڵی 1985 لە کۆیە وفاتی کردووە لە گۆڕستانی دەروێش خدر بە خاکس پێدراوە نێزی گۆڕی بنەماڵی جەلیزادانە مەسافەیەک لە بینێ لەو نێزیکانێ و هەمیش محەجەرەیەک شتێکی بۆ کراوە شوێنەکەی دیارە بای ئەوەندە بایاخی پێدراوەکە خەڵک سەردانی بکات زۆر سپاس و ڕۆحی سامی عەوداڵیش ڕۆحی شاد بێ دەستی ئەوە خۆش و زۆر سپاس مامۆستاگیان ئازیزانم بەر لەوەی کە بە مەقامێکی زۆر جوانی شاعر کە لە شعری شاعرە قەلبی من کۆتایی بە بەرنامەکەمان بێنین کە لەلایەن هاوکارم کاک حەمیدەوە بۆمان ئەڵێت پێم خۆشە دووبارە سوپاسی نووسەر و شاعر مدریک شاڵی بکەم زۆر زۆر سپاس بەخێر بێن سپاسی کاک سەنگار بکەم دەستەکانە خۆش بێ و بفەرمونون بێگومانم مەقامەت یارتۆفی قوتێتی ئەمە وەکو مۆری سامی عەوداڵی لێ هاتووە چونکە ئەم مەقامە زۆر ئاشنایە بە هەموو خەڵکی کوردستان بەڕاستی قەلبی من گەر چەشنی لالەوێت و نەوتی تێ بکەن ئاگری دوژمن بێتە گیانم وەک چرا من پێ بکەن شەقشەقیکەن گۆشت و ئێسقان یەک بە یەک خێی تێ بکەن بێترس من دێمە مەیدان حکم ئازادیم بوێ گەر نەسووتی نەخنکێم چۆن هەژارم سەرکەوێ نەچمە ناو جەرگی هەژاران شان بە شانی وەک برا ڕۆح و لاشام ئیش نەکا بۆ میللەتێکی هەقخورا بەو شەوی پڕ ترس و تاریک من نەسووتێم وەک شرا کۆمەڵی دامای هەژاران چۆن دەبینم بچنە پێش لێم گەڕێ من با بسووتێم ببمە خاک و خۆڵەمێش ببمە خاک و خۆڵەمێش بەتە هەژارم پێ بگا با بسووتێم بەڵگە گەنج و لاوەکانم تێبگا بێتە مەیدان خوێن بڕێژێ تا حەقی خۆی پێبگا تا بزانێ غەرقی خوێناوکی حەقی خواردووە یا لە بۆ خوێن بڕێژێ
دەرچێ دوژمن تا زوار